بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە دیداری ئێوە ئازیزان شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێپەری وەلیزادە، یەکێک لە پێشمەرگەدێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن، فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. هاوڕێپەری گیان، زۆر بەخێر بێیت. سپاس دەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کردووە. زۆر سپاس بۆ خۆتان، بۆ هاوکارانتان، سڵاو ڕێزمەیە بۆ خانەوادەی شەیدەکان، بۆ خۆتان، بۆ تەماشاچیکانی عەزیز سڵاو ڕێزمەیە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. بەڕەواڵی بەرنامەکەمان پێم خۆشە هاوڕێپەری سەرەتا پێناسەیەکی کورتی خۆی، بیۆگرافیەکی کورد لە ژیانی خۆی لە سەردەمی منداڵی، شوێنی لەدایکبوونی، چۆنیەتی ژیانی سەردەمی منداڵی و تا دەگاتە تازە لاوی باس بکات. سپاس. مەڵە زۆر سپاس. ئەمن لە شاری بۆکان لەدایک بووم، دوای ئەوە تا کلاسی چواری ئیبتیدایی دەرسم خوێندەوە بە دەلیلی ئەوەی کە برایەکم سیاسی بوو، ئێعدام کرا. زۆری وەزعی زەحمەتکێشان و سەرمایەداری بۆ تۆزیحدا بووم، بۆم زۆر ئاشنا بوو. لە کلاسی چوارم کە زۆر یعنی تاخیریان دەکردین لە مەدرسەکان، یەکێک لە دەلیلەکانی ئەوە بوو کە من تا کلاسی چوارم خوێن. مەسەڵەن یەکێک لە مەعەلیمەکان بە شاگردەکانی نێوی خۆمانی قەت نەدەکوت، هەر نێوی حەیوانەکانی لێدەنین. ڕەفیقێکم بوو، زۆر کەڵەگەت بوو، پێی دەکوت شتۆرمۆرخ بێتە پایتەختە سویا. ئەوە زۆر منی عەزیز دەکرد. دەلیلی ئەوەش کە خۆم چیم کردووە لە زەمانی لە 57 لەگەڵ سازمانی زەحمەتکێشان ئەو دەم کۆمەڵە ئەلەنی نەبووەوە، هاوکاریم بوو وەکو کۆمیتەی دانیش ئامۆزان لە دەوروبەری بۆکان. هاوڕێپەریگیان، بەر لەوەی بچینە ئەو بەشە، پێم خۆشە فعلەن لەسەر دەورانی منداڵی بمێنینەوە. بەڵێ، دەورانی منداڵیت، ئەوەی کە چوویە مەدرسە تا بەر لەوەی کە لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنابی، ژیانی بنەماڵی چۆن بووە، چەند خوشک و برا بوون، چۆنتان ژیان تێپەڕ کردووە، ئەگەر ئەوانە بە باس بکەیت. ئەمان لە خانەوادەیەکی زەحمەتکێش بە دنیا هاتووم. دوایە 9 خوشک و برا بووین لە بەرەی 2 دایک. مەسەڵەن وەختی منداڵ بووم، یعنی کاری ماڵەشم دەکرد، چون حەیوان وشتمان بوو، کاری دەرێم دەکرد، کاری مەدرسەشم دەکرد، هەموو کارێکم دەکرد. بازم کە من لە هەمووشیان چکۆلەتر بووم، وەلی زۆر کاریان بە من نەدەکرد، وەلی کارەکانی خۆم ئاوا بوو. لە مەدرسەش ئەو وەختە کاری دانیش ئامۆزان بووین کە لەوێ وەکو کۆمیتەی دانیش ئامۆزان کارمان دەکرد. ئەو دەم یادی بەخێر شەید ئەسعەدی حوسێنی مەسئولی کۆمیتەکە بوو لەگەڵ سەی خالیدی سەیادەت. ئەو کاتێک کە لەو کۆمیتەدا کارتان دەکرد، لەو کۆمیتە دانیش ئامۆزیەدا کارتان دەکرد، ڕاپەڕین نەبووە، وایە؟ یا بەڵێ، ناخەر ئێستاش پێشمەرگە لە نێو شاریدا بوو. بەڵێ، پس ڕاپەڕین کرا بوو. بەڵێ بەڵێ. جەنابتان لە باسی لە پێشەکەدا باسی ئەوەتان کرد کە برایەکتان شەهید بووە، برایەکتان دیار نەماوە یا بە جۆرە لە جۆرەکان، کاک براییم وەلیزادە. پێم خۆشە باسی ئەوم بۆ بکەی مقدارێک، چون وا دیارە لە ڕێگای ئەوە زیاتر هان دەدری بۆ تێکەڵبوون لەگەڵ مەسایلی سیاسی. چۆن ئەو برایەت لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو، چی بۆ تۆ باز دەکرد و دواتر سەرنەویشتی بەشۆگەی؟ براکەم لەگەڵ سازمانی وەحدەتی کۆمۆنیستی بوو و منیشی هاندەدا هەمیشە بەرەو چەپەکان بچم، جاحی پێدەکوتم بچۆ بۆ جەمعیەت، بۆ ئەوانەی دیکە مەچۆ. یەکێک لە دەلیلەکانی ئەوە بوو کە زۆر منی هاندەدا و ڕۆژنامەشتی بۆ دێنامەوە، بۆی دەخێندمەوە. یەکێک لە دەلیلەکانی ئەوەی کە من بە کێشان بە وەزعی سیاسی ئەو بوو زۆرتر هانی دەدام. هەمیشەش تاریفی دەکردم لە ئافەریمەوە لە تەزاوەراتەکاندا لە پێشەوە بووی و ئەوانە زۆر یعنی ئینسانێکی
دیموکراسیش بۆ قەت نەیدەکوت وەرە بەرەوە حیزبی ئەو دەیکوت بۆ خۆت چۆت پێ باشە ئەوە هەڵبژێرە. منیش بۆ خۆم پێم وابوو هەر ئەو زەمانە تەنیا سازمانێک بوو کە کۆمەڵە بوو نەفعی ژنان و زەحمەتکێشان لەوێ دادەمدیەوە. ئەو برایەت لە خۆت کۆرەتر بوو یا لە خۆت گەورەتر بوو؟ نەخێر لە من گەورەتر بوو، لە خوشکێکی منیش گەورەتر بوو. گەورەی ماڵێ بوو، دەرس مەعەلیم بوو لە میراوای بۆکان. وەختی کە تەحتیلاتیش بوو کاری دەکرد، یعنی کاری فەعلای شتی دەکرد. دواتر چی لێ هات؟ یعنی لە شوێنێکدا دەویستم باسیەوە دەکرێت کە بێسەر و شوێنە هەتا ئێستاشی لەگەڵ بێت. بەڵێ دوایە کە ئەو دەم زمانی خاڵخاڵی یەکجار گیرە، دوایەدی بە پوڵ و بە سەنەدی خان و بەرە ئەوانات ئازاد کرا. ولی دوای ئەوە ئەو ڕۆیش بۆ تاران، کوتی لە تاران کەس من ناناسێت. ئیترەوە بوو لە تاران 60 بوو یا 61 بوو گیرە بێسەرشۆن بوو، هیچ کەس نەیدەزانێت چیان لێ بەسەر هێناوە. حتا مەسەن ژنەکەی ئینسانێکی سیاسی نەبوو، وەلی بە خاتری ئەوەی کە ئەو ژنی ئەو بوو 8 ساڵ لە زیندان بوو. یعنی دوای ئەو جیرانە کە لە تاران دەگیرێ ئیتر ئێوە خانەوادە و بنەماڵە هیچ سۆراغیشی لە ناگرن؟ هیچ، ینی سۆراغی باوکم چەند جار دەچوو بۆ تاران بزانێت چی لێ دێدا، هەر وەعدەوە عیدیان پێدەدا پێیان دەکوت بڕۆ لە جەلابات بگەڕێ ئەگە کسەکەی بێ لەوەیە. چەند جار باوکم چوە تاران وەلی هیچ نەتیجەیەکی پەیدا نەکرد. کاکبراهیم بەر لە ئینقلاب لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو یا ئەویش هەر لە سەردەمی ڕاپەڕین و دەورەی ئینقلابدا لەگەڵ مەسایل تێکەڵ بوو؟ ئەو دەم زەمانی شا هەر سیاسی بوو بە دەلیلی ئەوەی کە حەمەسوور جیرانمان بوو. ئەو وەختە حەمەسووریان گرت، خانەوادەکەی من زۆر زۆر دەترسا، چون ئەو دەم ئیعلامی شەفەق و شتێکی وا بوو دەیان خستە ماڵێ خانەوادەکانم نەیان دەهێش بیبینین دەیان سووتان، وەلی من هەمیشە بە دزێوە دەمخێندەوە بزانم چییە. زۆر بەداخەوم بەڕاستی مەڵێکی زۆر دڵتەزێن و ناخۆشەوە. لعنەت لە دوژمنانی ئازادی و ئینسانیەت، هەزار نەحلەتیان لێبێ. هاوڕە پەریجان باسی ئەوەت کرد کە دیارە لە ڕێگەی کاکبراهیمەوە ئاشنادی بە مەسایلی سیاسی ئەو خەتی لەگەڵ ئەو خەتێک کە جەنابەت هەڵتان بژاردووە جیاوازە، بەڵام مشەوەقی ئەسلی ئەوە بەڕێستان ئەگەر هەڵە نەبم جیاواز لەوەی کە لە سەرودەمی ڕاپەڕیندا هەڵسوڕان بووە لە تەظاهرات و لە ڕاپێوانەکاندا بەشدار بووی، چالاک بووی، دواتریش کە جەزبی کۆمەڵە دەبی و دەچێ بەشی ئەلەنی وەک پێشمەرگە چەکدار دەبی، یەکێک لە ئەگەر هەڵە نەبم یەکێک لە یەکەم ژنەکان یا لانیکەم یەکەم دەستەی چەکداربوونی ژنان بووی. بەڵێ من ماوەیەکی زۆر کە پێشمەرگەکان ڕۆشتنە دەرێ لە بۆکان کاری مەخفیم دەکرد. جەماعەتێکی هەر کۆمەڵە کە جیران زیندانی بوون، یەکێ لەوانە دولبەری مەحەمەدی و ئەسمەری مەحەمەدی بوون لە زیندان بوون، وەلی من دەهاتم تازە قەڵاو دەچوومەوە هەمیشە ئیعلامیە و نامەی خانەوادەی پێشمەرگەکان و دەمبردەوە. وەلی دی دوایە ئەوان کە لە زیندان بوون نامەیان بۆ من نووسی، کوتیان تۆ هەرچی زووتر دەبێ شار تەرک بکەیت. بەو دەلیلە من هاتمە دەرێ لە نێو شاری، هاتمە تازە قەڵا. لە تازە قەڵا بووم بەداخەوە ئەو دەم تازە قەڵاش کە تازە من چوو بوومە ئەوێ پێشمەرگەکان خەریکی ئەسلحە دروستکردن بوون کە دوانیان لەوان شەهید بوون بۆ خۆیان ئەسلحەکان تقی بوونەوە. برامی ئەلخانی زادە و کوڕێک بە نێوی شەهید عەلی نارنجەک. زۆر زۆرم پێ ناخۆش بوو کە تازە من ئەو دەمە چوو بوومە ئەوێ، زۆر ناخۆش بوو بۆ من. پێیتر ماوەیەکی زۆریش من هەر لە تازە قەڵا و سەدرابات و ئاجی کەند و ئەوانە هەر وەک کومیتە باخش دەستەی سازماندا لەوێ کارم دەکرد.
ئەو کۆمیتە یا ئەو جەمعیەتانی دانش ئاموزان ئەو دەم کە باسی یادی بەخێر ئاسان هێستێنیت کرد بەڵێ کاری ئەو کۆمیتەیە ئەو جەمعیەتە چ بوو چیتان کاری کرد معمولاً بەڵێ کاری ئەو کۆمیتەیە ئەکسەریان پێشمەرگەکان نوێشاردا بوون وەلی ئێمە دەچوینە دێهاتەکان لەوێ تەبلیغاتی کۆمەڵە و کە دوایە لەگەڵ خەڵکی کارکردن و یەکێ لەو دیاتانە کە لە بیرم بێت تیکانتەپە بوو بەڵێ ئەیتر کار ئێمە ئەوە بوو هەموو شوێ دێهاتەکانمان دەکرد دیسان داهاتینەوە نێو شاری لەگەڵ جەماعەتی دانیش ئاموزان قسەمان دەکرد کە کۆمەڵە چۆنە و ڕێبازی چۆنە و چی دەکات بۆ ئەو خەڵکە کۆمەڵە چۆن بوو یعنی تۆ وەختێک تەبلیغاتت دەکرد بۆ دانش ئاموزەکان بۆ هاوکلاسەکان بۆ کەسانی دیکە کە مخاتبت قەرار دەدان ئەو شناختەی کە لە کۆمەڵەت بووە ئەو تایبەتمەندیانەی کۆمەڵە کە بەڕستان و ئەمسالی بەڕستانی جەزبی خۆی کردبووە ئێوە تەبلیغتان بۆ دەکرد بوون بە مبەلغی تایبەتمەندەکانی کۆمەڵە چ بوون بە خەڵکتان دەکوت کۆمەڵە چۆن جەریانێک بە خەڵکمان دەکوت تەنیا کەسێک کە خەڵک ڕزگار بکە کۆمەڵەیە بە تایبەت ژنان ئەو دەمیش تەنیا سازمانێک کە بەڕاستی من بە خۆم پێما بوو کە نەجاتدەری ژنان بوو کۆمەڵە بوو بە نەزەری خۆم ئێستاش هەر ئەوە بوو جا خەڵکیش واقعەن زۆر بەدەمانەوە بوون زۆریان پێخۆش بوو چون بە خۆیان دەیانزانێ کە ئینسانی زەحمەتکێش چۆنە زۆر ڕاست دواتر دەبی بە دەچێ بەشی ئەلەنی هەروەکو باست کرد ماوەیشی لە کۆمیتە بەخشەکان و لە ناوچەکەی دەوروبەری بۆکان هەڵسوڕان دەکەی بەڵام تا ئێستا پێشمەرگەنی وەلی دواتر چەکدار دەبی بەڵێ ئەگەر باسی ئەو سەردەمەی چەکدار بوون بکەی ئەوەی کە ژنان دیارە بۆ ئەوەڵین بار بوو ژن دەچوەڕیدی پێشمەرگەوە حتمما کۆسپ و ئاستەنگ و ئاڵنگاری زۆریان لە بەردەم بوو لە عینی حاڵیژە ڕووداوێکی زۆر خۆش بوو بێگومان بە تایبەت بۆ ژنان وەڵای یعنی ئاستەنگیەکەی یعنی کۆمەڵە هەموو ڕۆژێ جەلەسەی بۆ جەماعەتێک کە یادیان بەخێر شەید خدر و هەمە گوگەیان پێدەکوت ئەوانە تازە پێشمەرگە دەستەی ژنان چەکدار ببوون هەردایان کوت ژن هیچ نییە چەکیان دەکەین و وەلی نەشیان توانیت چون ئێمە هەموو ژنەکان کە چەکدار بوون ئێمە لەگەڵیان دەچوینە هەموو دێهاتەکان دوایدی بە تەبلیغی کۆمەڵە ئەوانیشیان ئارام کردەوە یعنی ئەو شتیان قبول کرد کە بەڵێ ژنیش بە دەلیلی ئەوەی کە لە باری جسمانیەوە وەکو پیاو نییە وەلی حەقی وەکوژ پیاوەکە هەیە و حتا خۆمان لە پێشمەرگایەتی زۆر بەشداریمان کردووە و نیشانماندا کە ئێمە دەتوانین زۆر ڕاستە لەناو خەڵکدا لەناو خەڵکی ناوچەکەدا چۆن وەردەگیران وەکو پێشمەرگەی وەکو کچێک کە چونچەکانەشان کردووەوە تا بۆ یەکتان شکاندووە خەڵک کاردانەوەی چۆن بوونیسبە بە ئەو ڕووداوە خەڵک زۆر پێشوازی دەکرد بەڕاستی زۆریان پێخۆش بوو چون بە تایبەت ژنان کە دەیانزانی بەشێک لە زەحمەت کێشەکانی دیهاتەکان زۆریان پێخۆش بوو دایان کوبریا ئێمەش وەکو ئێوە بمانتوانی باە پێشمەرگە بین لە دەورانی پێشمەرگایەتیدا لە هەمووی لە ناوچەی بۆکان و دەوروبەر دەمێنیەوە یاوەی کە مەموریەتی ناوچەکانی دیکەش دەچی من زۆرتر لە ناوچەی بۆکان مامەوە دوایە لە بەشی شەید کەماڵ کە ئەو دەمدایانین بە مەهاباد چوومەتە مەهاباد و لە سەرشیوی قزوانش بەشداریم کردووە بێگومان لە شەڕ و دەرگیری ئەو سەردەمەدا بەشدار بووی ئەو شەڕانەی کە تێدا بەشدار بووی وەکو خاترە و بیرەوەری چۆنیەتی شەڕەکان بەشداری خۆتان دەور و نەخشی ژنان لەو شەڕانەدا ئەگەر باس پێمەدا بەڵێ ئێمە هەروەکو پیاوەکان شان بەشانی ئەوان
مەبارزەمان دەکرد و شەڕمان دەکرد. یەکێ لە ئەوڵین شەڕەکانی بۆکان شەڕێک بوو بە نێوی دێهاتێ بە نێوی داشاغەڵ کە بەداخەوە لەوێ شەهید ناسری خەلقمیان دواوی شەهید دەبێ. دوایە شەڕەکانی دیکەش یەکێ لە نێوی دێهاتەکانم زۆر لە کەم لە بیرمەوە لە کولتەپەی قورمیش بەشدار بووم. لە سەر شیوی سەقز ئەو دەم کە ئێمە ئیسراحەتمان دەکرد یانی پەلی سەقز و بۆکان تێکەڵاو ببوو بۆ ئیسراحەت بووینە ئەوێ جمهوری ئیسلامی حەملەی پێکردین و لەو لاشەوە حیزبی دموکرات بە هەردوو تەرەف دەیان کوتای. لە چۆمی مەجید خانیش لە شەڕێکدا بووم کە بەداخەوە دوو پێشمەرگەمان شەهید بوو، یەکیان نێوی جەماڵە چکۆلی سەقزیان پێدەکوت، ئەوی دیکە شەهید کەریم مۆکا کە لەو بەشەدا ئەو دوانشمان لە دەستدا بەداخەوە. کاتێک کە ئەو هاوڕێیانە لە کەنار دەستانە شەهید دەبوون بە تایبەت بۆ ئێوەی ژن بۆ ئێوەی پێشمەرگەی ژن لەباری ڕۆحیەوە تەئسیراتی چۆن بوو؟ ئایا دەبووە ورە بۆ ئیدامەدانی ڕێگایان یا لەباری ڕۆحی و بەڕاستی تەئسیری دادەنا خەمباری دەکردن؟ وەڵڵاهی خەمباری دەکردین وەلی بەو شێوەیە نەبوو کە تەئسیرمان لەسەردانێت، چونکە لە شەڕی سەدراباتیشدا بووم لەوێ بەداخەوە شەهید سەعیدی مەلاپور لەوێ لەدەسترا. وەلی تر وەکو هەموو جارێک کە دەچوونە ئەمەلیات و دەهاتینەوە پێشمەرگێکمان لە دەستدا ناخۆش بوو، وەلی لەو لاشەوە دەهاتن مەسەڵەن بە شایی و زەماوەند دەستمان پێ دەکردەوە. لە سەرەتا کچەکانە باسی سەید ئەسعەد حوسێنی کرا، زۆر پێخۆشە بزانم من زۆر بەڕوونی لە یادم نییە لە چ ڕووداوێکدا لە شەڕێکدا شەهید بوو، بەڕێستان لەبیرتانە؟ من وا بزانم لە ناوچەی بۆکان بوو شەهید بوو کە وا بزانم ئەو دەمە بوو کە دەستەیە پێشمەرگە چوون بۆەوەی ئەو دوو کچە کە لە زیندان بوون ئەختەری مەحەممەدی و ئەگە هەڵەم نەکردبێ ئەختەری مەحەممەدی و دولبەری مەحەممەدی نەجاتن لەوێ شەهید بوو، ئەگە ئیشتبام نەکردبێ، زۆر باش لە بیرم نییە. هەڵس و کەوتی پێشمەرگە دیارە سەرەتاکان باست کرد کە مقدارێک سەخت بوو جێکەوتنی پێشمەرگەی ژن لە ناوڕیزی پێشمەرگەکانی دیکەدا و لە ناوڕیزی پیاواندا، هەروەکو باست کرد دیارە کۆمەڵەکاری بۆ کردبووی کە و فەرهەنگە بشکێنێ و جێ بخات. بەڵام بەعام دواتر ئەگەر تەرسیمی بکەیت جۆرێک تعریفی بکەی ئەو بەرخورد و هەڵس و کەوتەی ژن و پیاو لەگەڵ یەکدا لە ناو جەریانی کۆمەڵە ناو تەشکیلاتی کۆمەڵدا چۆن بوو؟ وەڵڵاهی دوای ئەو جەرەیانە بەڕاستی یعنی ئەو شتە زۆر زۆر عادی بوو بۆ هەم بۆ خەڵک هەم بۆ پێشمەرگە، بە تایبەت بۆ خەڵک کە هەمیشە درگایان بەرەو پێشمەرگە ئاواڵە دەکردیان کوسە بریا ئێمەش وەکوی و پێشمەرگە بواین. هەمیشەش من لێرەوە سپاسی ئەو خەڵکە دەکەم کە ئەوەندە باش بوون بۆ ئێمە، هەمیشە دەرگیان ئاواڵە بوو بۆمان، شەو بواە نیوە شەو بواە دەچووین ئەو پێشوازیان لێ دەکردین. ئەگەر باسی تایبەتمەندی پێشمەرگەی کۆمەڵە بکەیت بۆ خۆشت پێشمەرگە بووی، جیاوازی ئەو تایبەتمەندیانە لەگەڵ جێرانەکانی دیکە بەڕاستی چ بوون؟ چون پێشمەرگەی دیکەش لە کوردستان حزوری بوو، ئەو تایبەتمەندیانەی کە پێشمەرگەی کۆمەڵەوە بە کولی ئەسەن کۆمەڵە وەک تەشکیلاتێک بووی چ بوو؟ جیاوازەکان چ بوون لە ڕوانگەی جەناب؟ بە نەزەر من جیاوازەکانی ئەوە بوو کە کۆمەڵە بە تایبەت دفاعی لە ژنان دەکرد، دفاعی لە زەحمەت کێشان دەکرد، خەڵکیش ئەوەیان دەزانی یعنی تەشخیصیان دەدا کە بەڕاستی کۆمەڵە تەرەفداری زەحمەت کێشانە. ئەوە بە خۆشم پێم وابوو تەنیا جەرەیانێک کە بێت کۆمەڵە بوو. بیرەوەری زۆر خۆش یا زۆر ناخۆشی دەورانی پێشمەرگایەتی چی لە بیرە بۆ باسکردن؟ وەڵا بیرەوەری ناخۆش ئەوە بوو کە من کوڕێکم بوو بە نێوی ئارمان
لەگەڵ خۆم هەر دەژیا بە دەلیلی ئەوەی ئیمکاناتم نەبوو بینێرمەوەکو جەماعەتە کە منداڵەکانیان ناردبەوە. هەمیشە لە پایگاکان لەگەڵ من بوو. دوایش زۆر زۆر ناخۆش بوو کە ئەو دەم جمهوری ئیسلامی بۆتەی بۆمباران دەکرد. هەمیشەش مەمنونی ژیانی زولفەقاریم کە ئەو وەختە بوو بە باعیسیەوەی کوڕەکەم نەجاتدا. تۆ بارانی دەکردین سڕەمی پێوەسەڵ بوو دەچوینە کارێزە دەمابەر بۆ سلەیمانی دی لە ڕێی کارێزە سڕەمەکەی لێبەوە دی مشتم کاکچیان ئەرمان مردووە بۆ بچین بۆ هین بۆ سلەیمانیە کوتی نا دەچینە دێهاتێکی کارێزە بوو لەوێ دەرمانگایەکیان بوو چوین بۆیە لە دەرمانگاکە کە چوین کوتیان ئێمە ناتوانین ئەو دەرزێ وەسڵکەین و هیچمان پێ ناکرێ مشتم بۆ خۆم دەتوانم دەرزێکە وەسڵکەم بۆ خۆم دەرزێکەم وەسڵ کرد و ئیتر ئارمان چاوی هەڵێنا و ئیتی برمانە سلەیمانیە لە سلەیمانیە ماوەیەکی زۆر لە بیمارستان بووین. دوای ئەوەش کوڕێک بوو بە نێوی حامیدی خەڵکی میاندووە بوو تورک بوو کە هاتبوو چریک بوو وەلی کۆمەڵە لە بیمارستانی کۆمەڵە بوو ئاشنا بووین. حامیدی خەڵق میاندواوی بوو. بەڕاستی ئەویش زۆر زۆر یارمەتی منی دەدا هەموو ڕۆژێ دەهات بۆ بیمارستان بۆڵام زۆر سپاسی ئەویش دەکەم لە هەر جەیەکە. ئیتر خۆشیەکەشی ئەوە بوو ئارمان زۆر چکۆلە بوو ئێمە لە پایگەکان بووین زەنگی دەدا بۆ ژیان شکایەتی لە پێشمەرگەکان دەکردیان دەیکوت ئەمڕۆوە هیچ نە کەریمی ئەلخانی زادە نە حوسێنی پەنایی نە سلەیمانی ئەمینزادە ناچون بۆ سۆبگا. ئەوە زۆر خۆش بوو بۆ ئەمە. باسی ئەو مناڵەت دەکرێت بەڕێستان چەند مناڵتان هەیە؟ من کتێک و کوڕێکم هەیە کوڕەکەم کە لەگەڵ خۆم هەر لە پێشمەرگاتی بووە. باس دەکرێت کە زۆربەی کاتەکان لە دورانی پێشمەرگاتیدا لەگەڵت بوو بۆچی یعنی زۆر لە دایکەکانی دیکە ئەگەر هەڵە نەبە منداڵەکانیان لە شوێنی دیکە دابین دەکرد یا دەیان ناردنەوە بۆ لای دایە گەورە و بابە گەورە و یا کە سوکار لە ناو ئاگایان لێ دەبێت یاوەی کە چۆن بوو بەڕێستان هەمیشە لەگەڵ تام و مناڵەکە حتممەنیش بێگومان سەخت بوو یەکێک لە دەورانە سەختەکانی تۆ بووە. زۆر سەخت بوو لێتر من ئەو ئیمکاناتەم نەبوو کە بینێرمەوە بە دەلیلەوەی من دایکی خۆم نەبوو وەختە 1 ساڵ بووم دایکم لە دەستاوە ئیتر کەسێ وا نەبوو بینێرمەوە بۆ خۆم تەسمیمم گەرکوتمەگە پێشمەرگەین بەلاخەرە ئەگە مر لەگەڵ خۆمان بمرێت ئەگەر زیندوش بووین ئەو لەگەڵ خۆمان زیندوە بەو دەلیلە نەمناردەوە زەحمەتی زۆر بوو وەلی ئیتر وەکو پێشمەرگە هەمیشەشان بە شانی پێشمەرگە لەگەڵ خۆم بووە. زۆر ڕاستە بێگومان ئەوە لە سەرچاوە گرتوو لە ئیرادەی خۆت و لە دڵسۆزبوون و هەست بە بەرپرسیارەتی وەکو دایکێکی بە دەربەست بوو حتممە هیوادارم کە مناڵەکانت بۆت خۆش بن و تۆش ساڵەهای ساڵ ساعت هەروە لە سەریان بمێنێ. زۆر سپاس. با یەک شتی دیکەش بڵم کۆمەڵە هەمیشە ئەگەر دەیزانی کە خەتەرێک دێ بۆ منداڵەکان ئەو منداڵانەی کە لە ئوردوگاکان بوون نەخۆشەکان بریندارەکان بە شێوەیەک پەورەن دەیناردینە شوێنێکی کە جێگای ئەمن بێت هەمیشە کۆمەڵە ئەو کارێک کردووە. بێگومان وایە. دواتر چۆن دەبێت تەسمیم دەگریت چی دەرەوەی وڵات بچی بۆ یەکێک لە وڵاتەکان کە ئێستا بەڕێستان لە وڵاتی سوێد پێگیر؟ دواتر وەلا بە دەلیلی نەخۆشی ئەیتر وەکو هەموو پێشمەرگانەی کە نەخۆش بوون ئێمەیان ناردە دەرێ ئێستا لە سوێدم و لەوێش لە سوێد کچێکم بوو. یعنی تاو کاتێ نەچوو بێ دەرێ تەنیا کوڕەکەت بوو؟ بەڵێ. چوونت بۆ سوێد لە شرایطێکدا کە نەخۆشی ئەو سەختیانەی کە لەگەڵیانە بەرە ڕووبووی لە سەرەتاکاندا چی بوون؟ چی زۆر مشکل بوو بۆتان؟ چی زۆر سەخت بوو بۆتان؟ وەڵا ئەگەر من هاتمە سوێد زۆر ینی نەمدەزانی هەر پێم وابوو لە ئوردوگا جەماعەتێکی خۆمان هەیە بەرەو پێرت دێن زۆر بەتەنیا بووم چونکە دوای 2 ساڵ ئەحمەد هات بۆ لامان
هەر من و ئەو بووین ناخۆشیەکەی ئەوە بوو زۆر نەزمانم دەزانی سەخت بوو بووم زۆر نەش چونکە منداڵم بوو نەیان دەهێش بچمە مەدرسەش دەبایە ئاگام لێ بایە لە ماڵە ڕاست دواتر زمانی سوێدی فێر دەبیوە حتمان خۆت لەگەڵ ژیانی ئەوێ تەطبیق دەدەی ئەو مەرحەلەیە چۆن تێی دەکەی وەڵایەتی زمانی سوێدی ئەو دەم 8 سەعات بوو 3 مانگ بوو زمانی سوێدی یعنی زۆر باش نەبووم وەلەیتر بۆ خۆم داوام لێکردن کە من 8 سەعات کار بکەم 8 سەعاتیش دەرس بخوێنم بۆ دەلیلە ئیتر 8 سەعات کارم دەکرد 8 سەعاتیش دەرسم دەخوێند ئەو وەختە بۆ من کەمێ ڕاحەتتر بوو هەتا ئێستاشی لەگەڵ بێ هەر کار دەکەی یا بەڵێ لێرە لە شوێنێک لێرە پێی دەڵێن ئۆنگدۆ فریتیت وەلی بۆ هی کوردی خۆمان دەبێتە جوانان و نەوجەوانان کار دەکەم بەولی ئێستا بە دەلیلی ئەوەی کە ئاترۆزشتم هەیە 6 مانگە لە ماڵم و خەریکی دەوا و دەرمانم 6 مانگە لە ماڵم بەداخەوە هیوای تەندروستی بۆ دەخوازم زۆر سپاس خۆشبی دیارە تۆ ڕابردوویەکت بووە لە خەبات و پێشمەرگایەتی وەلا چالاکی سیاسی بێگومان دابڕان لەو دەورانە زۆر سەختەوە حتمما دانەبراوی ئەگەر شەرایەتیش دووری خستبێتەوە ئەگەر وەزعیەتیش جۆرێکی دەکردبێتی کە کەمتر لەو بوارەدا لەو زەمینانەدا خۆت بینەوە بەڵام کەم و بیش حتممەەوە ئیثبات و پەیوەندیانە لەگەڵ کۆمەلگا ماوە تا ڕادەیەک لەگەڵ ئەو کەسانەی کە لە ناوچەکەدا بەرخودە لەگەڵیان بووە تۆ کەسێک بووی مبەلغ بووی هەڵسوڕانت بووە حتمما لەگەڵ ڕووداوی و کەسی جۆراوجۆر بەرەڕوو بووی و ئەوانە هەمووی جۆرێک خاتراتی تۆ لەوێ بەجێ دێڵن و تەسیراتی تۆ لەوێ بەجێ ماوە بۆیە ئێستا ئەو پەیوەندیانە لە چه ئاستێکدا ماون وەکو هاوڕێپەری وەکو ژنێکی چالاک و سیاسی ئەو پەیوەندیانە کەم و بیش ڕاگیراون یا پەیوەندی لەگەڵ ناوە چەندێ واللهی بە دەلیلی ئەوەی کە لێرە واقعا ئەو 2-3 ساڵە کۆرۆنە بووە زۆر دابراوم لەوێ وەلی تەماسی تەلەفۆنی و ئەگەر تەزاهوراتێ شتێک بێت مەسەلەن هەر بەشداریم کردووە ژیانی دەرەوە بۆ هاوڕێپەری چۆنە چەندە لە ژیانی خۆت ڕازیت ژیانی دەرەوە وەڵام من باش ینی ڕازیم وەلیتر هەر ئەو سەعاتە نابێتکە لە زمانی پێشمەرگایەتیدا بووم حتمما وایە من پێم وایە شتێکی دیکە نەماوە پرسیار لێ بکەم بەڵام زۆرم پێخۆشە تۆ بۆ خۆت وەکو مرورێکی ئەو مەختەعانەی لە ژیانت کە باسمان کرد ئەگەر شتێکی ئیشارە پێدەکرا و شتێک پرسیارەکانی مندا نەهاتووە دەتوانیت باسی بکەی لە خزمەت دەدام فەرموو خزمەت لە منەوە ناوەڵا زۆر سپاسی خۆت و هاوکارانت دەکەم کە منتان بەسەر کردەوە سڵاو ڕێزمەیە دیسان بۆ خانەوادەی شەهیدەکان و بۆ ئەوانەی کە لە ژێر شکنجەدا جانیان بەخت کردووە سڵاو ڕێزمەیە بۆ هەمووتان زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزشتان سپاس لەوەی کە کاتت پێماندا خۆشحاڵ کردین بێگومان هیوای تەمەند درێژی و لەش ساغیت بۆ دەخوازین و هیوادارین کە هەروە لە ژیانەدا بەردەوام بی و سات لەسەری منداڵەکان کەم نەبێت زۆر سپاس من سڵاو ڕێزمەیە بۆ هەموو لایەک بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا وتوێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێپەری وەلیزادە یەکێک لە پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵە بەو هیوایی کە کاتوساتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکە بەسەر بردبێت و بەرنامەیەکی بەسوود بوو بۆ ئێوەی ئازیز تا بێگەیشتنەوەمان لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا هەموو لایەکتان هەر شاد و بەختەوەر Abad man, canta sa
بیاگیبه خبات من چند سخت و دور به تا جور من چوب بیاگیبه لامره پیروز های زناده من گفت دنی رماده لامره پیروز های زناده من گفت دنی رماده دنیای چین بو هزار بو دانانی کامل نیفتن دنیای چین بو هزار بو دانانی کامل نیفتن راجی زداری لریش دردینی روی آزادی گل منتنی راجی زداری لریش دردینی روی آزادی گل منتنی Karabari chini kire kara, karai nami rege ke kosha. Karabari chini kire kara, karai nami rege ke kosha. Alai suri shorish manawake, har garoji sarkam tinage. Alai suri shorish manawake, har garoji sarkam tinage. خبات من چند سخت و دور